دەستپێدە باش نیات ئەگەر زانیاریان ڕۆژێ لە ئامێدیە و دەڤەرە ئامێدیە بگشتی بمەڕا بدەین. بله سپێدەدا باشتر و خۆشتر کاک مراد لە قازا ئامێدیە دوهی پشتی ئێواری توپخانەی تورکیا بردومانە دەڤەرێن سنووری لە قازا ئامێدیەکێکن تایبەت دەڤەرە بەرواری باڵا لە پشتا گوندەی کێستا کەوێن هاوڵاتیان ئەوی گوندی ومە دایا دیارکردن و نێزیکی هەفت توپا لە پشتا گوندێک کێستا کەوێندا کەتینە ئەو توپە چافت هاتنە دیتن هەروەسا دەنگێواژی گەلێکی فێسبوک و گوندیە هەمیە دەنگێوا حاجی دەبوو دیسان شوێدی شەبژی فڕۆکێن جەنگیên تورکیا li sınırê qaza Amêdî hatin û çûn dikir lê xweşbextana çi dengên topa yan roketa li deverê nehatiye dîsa min vê amaja min didin li qaza Amêdiyê heyama çar rojan du sê rojekane ew parên ayên xwarinê ew ê li ser hewlatiyan ku di hatina dabaşkirin li kel qaza Amêdî têne dan û bu her wa hewlatiyekî 18,000 dînar in evvelî demekî ku rêveberê ayên xwarinê me da diyarkirin ew deverên hetanekî ew para negeheştînê jî وەکو شێخان و زاخ و ئاکرێ و گەلێک دەوێرەندی دێ ئەو پشتی بێمەدانێ بێمەدانە فەرمی پارەگەیتەوە دەوەراژی دیسان کاک شما من بێت ئاماژە من دێدان لە هەند حالات لە سنوورê قازا ئامێدیە تایبەت لە ناحیە شێرادیزê ناحیە دێرە لوکێ هەروەسا کومەرگا سیریێ بەریندەرێک هاتبوو و سوزدا بۆ هەوڵاتیان کو دێ بووان خانیا ئاواکەتن بوو بوهایەکی ئەرزان ئەگەر پارا بێنەدان لێ پارەژ هەوڵاتیە وەگەتینە و ئەو بەریندەرن کەی بەرزەیە یا جێ حێبەتیە ئەو ئەف هەوڵاتیەژی ئێک نەشیا داخوازە حەقی خوب کرد مەدیفشونەکە هەندێک کرد بۆ راپۆر دەگەلیسان هەندێک بچێکین لێ ئەف هەوڵاتیە دەبێژن پارێمەژی چوو ئەو بەریندەرشی هاتە بەرزەکردن دیسان بێت ئەمەژە بدێدەم ئەمریکای یەکەم ڕۆژە جەژنە مەسیحیانە لێ وەکو هەر ساڵ ئەو جەژنە ناهێتە دیتن مەسیحیان دەبێرێدا بەڵێ نوچەکانێمە نهات ئۆرەماری لە ئامێدیە دیگەرمەدا بوو گەلێک سپاس بۆ زانیاریان تەبەلێ